شت دەمێ یەک خاڵ بڵێم کاتێک کە مەسرور بارزانی وەی لە هاتیە لە بارزان چ قەومایە لە بارزان چ قەومایە و داچی مەسرور بارزان چی کردە بڕوا بکەن ئەو خەواڵان ئەمە خەڵک کێ لە چادەوروبەریان خەبەرمانداتێ کاتێک بەداچی مەسرور بارزانیان گوتە ناوی جوهەیرەیە کچی شێخ ئەحمەدیە یەکسەر گوت تەلەفۆن لە بۆ مەسروری بکەن فەورەن بێتەوە هەتا ئەزیەتیان زیاتر نەدایە تا ئەن من ئەو جملەم لۆ چییە لە بۆ یەک شتێ جوهەیرە تو بزانە تو بەس کوڕەکەت هێلکەی لێدرا هەن پێ تێک چووی ئەکسەر پێی دەڵی وەرەوە ئەزانی ئەو کوڕەی تو مێردەکەی تو سەدان و هەزاران کەسیان دایکیان جەرگ سوستا کرد تو بەس هێلکەی لێدرا بەس ئەوانە بە تەعزیب بە دەستدرێژی بە گولە بە زیندە بەچاڵ بە ئەشکەنجە و لە زیندانەکانیان بە سەدان کردیە هەر لە مەلا مستەفای دەکا ئەوەت یانی باوشی هاوسەرەکەت ئەزانی لە ڕایەت و لە ئاکری ئەوانەتیان لەو خەڵکە کردی کەچ تو بەس هێلکە بە سیارەی کوڕەکەت کردیان زیرەت کردیەوتی فەورەن بە مەسرور بڵێن بێتەوە فەورەن بڕوا بکە هاوڕێیان یەکسەر داوای کردیە بە مەسرور بڵێن فەورەن بێتەوە زۆر پێ تێک چوونە مەسعود و کوڕەکانی یەکجار بەو حادیسە تێک چوونە هەست پێ دەکەن تەواو چکە ئەو جارێ بستنەوە لەوە زیاتر دەڕوا و ئەوەی ئەوان تەسەوڕیان نەکرد ڕوویدا و ئێستا هەر شتێکەکەی دەکەنەوە دەگەڕێت تو سەرە خۆیان بەس دڵنیام ئەوە نابن تاکە شتیان ئەوەیە سیاسەتیان بگۆڕن بەرامبەر خەڵک سیاسەتیان بگۆڕن لە قازانجی خۆیاندا هەیە هەموو زۆر لە دیکتاتۆر و ئەوەکان کە ئاڵوگۆڕ لە سیاسەتیانی خۆ کاکەمە چێژەی شخصیمان لەگە کەستان نییە یعنی ئەگەر ئاڵوگۆڕ لە عەقڵیا خۆیان کە سەرباری ئەو هەموو دزیە سەرباری ئەو هەموو تاوانە یعنی هێشتان دەکرێت ئەو تووڕەیە ئەو هێوربوونەوە بکرێت بەڵام ئەگە هەر بگرن و بکوژن بێگومان دەشبینن ئایندەیان نە لە هەرچی بکەن نە لە سەدامی بەهێزترن نە لە شای ئێران بەهێزترن نە لە هەموو دیکتاتۆرێتەی بەهێزترن بۆیە ماڵی بارزانی یەکجار شۆک دایگرتینە بۆ زانیاریتان پسەوە هەستیان هەست بە خۆ دەکەن وەکو برە شۆڕش ناڕەزایەتی دوسێ شەقاوی کە هاتە پێش ئەگەر و ئەوە کاریگەری زۆر کردیە لەسەر خەڵک لە کوردستان لە هەموو شار و شارۆچکەی چکۆ مەسا لە سەردەمێک دەژین ئێستا من قسە دەکەم لە ناو بارزانجییان لەمەیە نەک یەک و دوو نەک کەرپیاوەکانیان ژنەکانیان بۆ زانیاریکەن بنەماڵەی بارزانی جیان لێمانە ئەو قسانە دەکەین سەردەمەکە تۆ زەریدە و بارەگای حزبی ناکەیەوە بەس بە هەوای ئەوە دەنجی ئێمە دەگاتەکنەوە هەموو شار و شارۆچکەیەک ئێستا لە هەموو دنیاە جێ لە ئێمەمانان ڕادەگیرێ یعنی نەکەر قادر نادر هەر هەمووتان بڕۆ بەشەیە لە پەیجەکانتان ببینن پێتان دەڵێ ئێمن 1970 خەڵکی کوردستانە جێم لێ ڕادەگرین 122 ئەوروپایە بۆ زانیاریتان 1970 لە کوردستانە 130 هەولێرە بەنمونە پێ دەرێ کەرکووک چەندە ئەوە چەندە هەمووی تێدایە بەچ ئەوەی ئابلۆقە دەدەی 50 پەیزەوەتانی قەپاتکردن هەر هەماشتا بەرحاڵ ماڵی بارزانی شۆک دایگرتینە بەوەی لەندەن بڕوا بکەن یعنی ئەوەش دەڵێم دۆ تەلمیح نییان لە بۆ ورە بەرزکردنەوە نییە هەست پێ دەکەن ڕوخانیان نزیکە هەست پێ دەکەن تەوق کراینە زیاتر چی دەکەن ئەوان مادام لە باڵادەستی بندەی بێنە ئەوروپا ئەوە نیقاش تێدانێ کە دێنە ئەوروپا ئەگە لەو سەسە و سیاستی خۆیان بەردەوام بن ڕوبەڕووی ئەو تووڕەیانە لە زۆربەی وڵاتەکان کە دەبن بە تایبەتی هەندە وڵاتێ ئەمریکا بەریتانیا برۆکسلا ئەوانە وڵاتی گرنگن ناتوانن لێ ئەوە بن بە باشە ئەو تووڕەیە هەیە خەڵک لە مەودووە بە قیتار و بە پاس و وەکو هەواڵانی قەندیل جەماعەتی قەندیل من کە ناتوانم ناوەکەیت کە برم ڕشکاتم لێ دەکەن بڕوا بکەن یعنی خەڵک بە پاس و قتاردی ئەمە چەند جار خۆپیشاندانمان کردیە بە تەیارە چینەوە 25 مانژ دەچینە ئەڵمانیا لە بۆ سکاڵە تۆمە لە بۆی دادگایکردن کۆمەڵک پارتی دەچین یعنی ئەوم 5-6 زارە بچمە ئەوە دەچینە چالاکیەکان یعنی ئەگەر ئەوە نەبی بۆ ئەو سەردەم ڕۆی کە بتوانن لە کوردستان بە کەیف خۆتان بکەن بێنە ئەوروپاش لە کافتریەکان دابنیشنیان ئەوتە مەسوولەکان بە ئیسراعەت بتانگیر ئەوگرن بە دزیش ئاشکرا دەکرێت لە بەرەوەی دنیای ئێستاکە دیجیتاڵەوە جایدەن لە چادەوروبەری خۆیان پێمان دەڵێن دێنە دەرێ بڕوا بکەن هەرت زانیاریەکانەوە بوو خەڵکی بارزانیش نەک هەولێر و سلێمانی و دهۆک و ئەوە بڕوا بکەن
جەژن بووە لە چاوی خەڵک بڕوا بکەن من لە هەولێر ئاگام لێ لە زۆربەی شوێنە گشتەکان خەڵک بەس ئەو ڤیددیویانەی تەمەشا کردیا وا دڵی خۆش بووە وا زەردەخەنە خەتە سەلێوان چەند کەس بەمایان دەگوت بەبێ ئەوەی جەژندا چەند ڕۆژێک بە لەوەی جەژن بی لایمە بۆ جەژن ینی ئەوەندە دڵیان پێخۆش بووە لۆ لەبەرەوەی هەستیان پێکرد سزایەکی ئەو بەرپرسانە درا نەک ئەوە سزای مەسرور هاوڕێ من دەمەوە بزانن ینی ئەوە ڕاستە بە مەسرور کرد بەس ئەوە ڕسالەیە لە بۆ گچکە و گەورەی بەرپرسەکان و ئەو گەنجانەی لەندەنیش ئەو دەنگە تێکۆشەرانە من دڵنیام کێشەکەیان شخصی نییە لەگە مەسرور کێشەکەیان سیستەمە کێشەکەیان ئەو عقلیە و ئەو ئڕهابەیە و ئەو تاڵانی و جزیە دەیانێت سنوورێک دابنێن بۆیە هەموو خەڵکی کوردستان ڕۆژی 24 خۆشی بووە وەکو جەشن مامەڵەیان کردیا من بۆ خۆشم بەڕاستی ئەو ڕۆژیەکێک لە ڕۆژە خۆشەکانی ژیانمە نەک لەوەی لە مەسرور درە لەوەی کاس پێ دەکەی یعنی نەوەیەک پێڕاگەیە دیفاع لە خۆی دەکات دوو خەباتی هەمومان سایل بوو پێشان مەجموعەک بوون ئێستا بووە سەدان ئایواوە زۆر لە ئێمە بوێرترن ئەمە شادی دەدەم ئەو دەنگانەی لەندەن زۆر لە ئێمە بوێر و قارەمانترن ئەگەر چی ئەمە پێشتر ئەو شتانەمان کردی بەڵام بەڕاستی یعنی بەس بیرکەنەوە ئەو ستافە لە سیارەیان بهێنابە خوارچیانێ دەکرد یعنی بەجددیمە هەموو مەسئولەکان دەبێ بزانن بە دووری مەزانن لە سەر شەقامەکان بتانگرن بەس بە پێلەقەی بتانکوژن بەس بە پێلەقەی ئەو حالە ئەوە بکەن تووڕێیەکە ئەوەندە گەورەیە من دەزانم کەستان ئامادەنینە کورسەکەی بەجبێن کەستان ئامادەنینە دەفتەرێک دۆلار بگەڕێنەوە لە ئەو میلەتەی زۆر باز دەگرێ پارە بگەڕێتەوە و نازام چی من دڵنیام لەوە بەڵام بەلای کەم لێرە ڕای بگرن ئەگەر ڕای نەگرن دڵنیا بن لە کۆڵانەکانی ئەوروپا دەکەونە بن پێلەقەی منداڵانی کورد گە ئەو گەنجانەی کورد ئەوە دەبینن هەموو پاسەوانەکانی نەک هەموو هێز و توانەکانی ئەوروپا کوردستان و ئەرهاب و گرتن و کوشتنەکانتان لە ئەوروپا بەتاڵ بوو بەڵکو هێزی ئەمنی ئەوروپیش نەیانتوانی پاسەوانی بتان پارێزن ئەوە بن